سەرەتا بەناوی خوای گەورە و میێرەبان بەخێراتنی یەک بێکە مامۆستایان و قوتابیانێکم بۆ ئامادەبوونیان لەم سمینارەدا لە سمینارەکەی ئەمڕۆمدا ئەمەوێ باسی زانایەکی موسڵمانی کورد بکەم کە هەندێک سەرچاوە و بۆچوون ئەکای سەلمێنێت دۆزەرەوەی ئەمریکایە. لەوانەیە ئێمە زۆر بەمان وامان بیست بێت کە کریستۆفەر کۆلۆمبس ئەو یەکەم کەس بووە کە ئەمریکای دۆزیوەتەوە، بەڵام وەکوتم هەندێک سەرچاوان کە ڕەتی دەکاتەوە کریستۆفەر کۆلۆمبس دۆزەرەوەی ئەمریکا بێت. ئەحمەد مەعیەدین پیری کە زانایەکی موسڵمانی کووردە کە شارەزا و لێهاتوو بووە لە جوگرافیا و ئەندازیاری و نەخشەکێشی و بە تایبەتی زۆر شارەزا و تێگەیشتوو بووە لە نەخشە دێرینیەکاندا. هۆکاری ناسرانی بە پیری ڕئیس ئەوەیە کە وشەی پیری بە ئەو شوێنە دەگەڕێتەوە کە لێی لێدایک بووە. کەواتە لێرەوە بۆمان دەردەکەوێت کە ئەم زانایە بە ئەسڵ خەڵکی ناوچەی پیرانە لە کوردستانی باکوور کە شوێنی شێخ سەعیدی پیرانی پێناسراوە و هەروەها وهروەها شێخ سەعیدی پیران کاو شوێنی پێی ڕۆشن وەڵای مامۆستا دووبارەکەین وهروەها ئەم زانایە شەر بە عەشیرەتی برازیە کە عەشیرەتێکی گەورەی کوردن لە سووریا و لە تورکیا و لە کوردستانیشدا. وهروەها وشەی ڕئیس بۆ ئەوە دەگەڕێتەوە کە سەرۆک بە لە سوپای گەلەگەشتی عوسمانیەکاندا کە سەرکردایەتی زۆربەی شەڕەکانی کردووە دژ بە هێرشی پورتوگالەکان بۆ سەرخاکی موسڵمانان. هەروەها ئەم زانایە لەگەڵ گەلەگەشتی عوسمانیەکاندا بە زۆر ناوچەی جیهان داگەڕاوە بۆ ئەوەی شارەزای جوگرافیای زەوی بێت. ئەو نەخشە کۆنانی هەبوون کە ویستویەتی کۆ بکاتەوە بیکات بە نەخشەیەکی تەواو. هەر بۆیە سوپای دەریایی عوسمانی ڕێی پێدا بوو کە زوود لە کتێبخانەی قوستەنتینیە وەربگرێت وەک سەرچاوەیەک بۆ کارەکەی خۆی لە کۆشکی تۆپکای لە شاری ئیستانبول لە ساڵی 1929. نەخشەکێشانی ئەم زانایە دۆزرایەوە لەگەڵ کتێبەکەیدا بە ناوی کتاب البەحریە کە باسی وردەکاری سەبارەت بە نەخشەکەی تێدا وەک وردەکاری سەبارەت بە دەریای ناوەڕاست و دەریای ڕەش و دەریای سوور و زەریای ئەتلەنتیک و کەنداوەکان و قارەکان و زنجیرە شاخەکان و هیتر. ئەم زانایە توانیوێتی زۆر بەوردی نەخشەی هەموو جیهان لەسەر پێستی ئاسک بکێشێت بە سوودبینین لە تواناکانی خۆی و نەخشە دێرینیەکاندا کە شارەزایەکی زۆری پێویستە بۆ تێگەیشتن لەم نەخشانە و کە هەندێکیان هی ئەلێکسەندەری گەورە و زۆرێک پێش ئەویشە کە لە نەخشەدا ئاماژەی پێکراوە. مسلمانان بە 500 ساڵ پێشەوەی کریستۆفەر کۆلۆمبسی دزووچە تا ڕێگەی لێون بێت و بەڕێکەوت کە ڕێکەوتە قارەی ئەمریکا کە خۆی لە ئەسڵدا گەشتەکەی کریستۆفەر کۆلۆمبس بۆ ئاسیا بوو. مسلمانان چووبوونە هەردوو قارەی ئەمریکا بۆ نمونە ئەبوو ڕێعەنبارونی ئوزباکستانی باسی بوونی قارەی ئەمریکای کردووە قارەی ئەمریکای کردووە و لە نێوان ئاسیا و ئەوروپادا کە زەریا لێشی دابڕان بوون و دواتر مسلمانان گەیشتونەتە ئەو شوێنە ئەو قارە نوێ کە ناسراوە بە جیهانی نوێ و لە ساڵی 1200 لە کاتی هێرشی چوارەمی خاچپەرستەکان زۆرێک لە کتێب و نەخشە مێژوویەکانی کتێبخانەی قوستەنتینیە تاڵان کرا وهروەها کەوتە دەستی ئەوروپیەکان و لەبەر ئەمەیە کە دەگوترێت کریستۆفەر کۆلۆمبس زانیاری هەبووە سەبارەت بە قارەی ئەمریکاوە بۆ شاردنەوەی ڕاستیەکان و کریستۆفەر کۆلۆمبس ناودار کراوە بەوەی کە دۆزەرەوەی ئەمریکای لە ساڵی 1492 ئەمەش ڕێی تێناسی چونکە لەبەر ئەوە یەکێک لە هەڵقوشندەکانی پێی وابوو کە زەوی تەختە، چونکە بەپێی دینی مەسیحی کە لە ئینجیلدا هاتووە دەڵێ زەوی تەختە و بازنەیە و هەروەها ئەم کەسە بە هەڵە ڕێکەوتە ئەو قارەیە کە پێی وابوو وڵاتی هیندستانە لەبەر ئەوە ناوی ئەو خەڵکانەی نات بە هیند و لەبەر ئەوەی کە ئەو خەڵکی هیند سوورپێز بوون ناوی لێنان هیندە سوورەکان. جیاوازی نێوانچوونی مسلمانان بۆ قارەی ئەمریکا و لەگەڵ چوونی جیهانی مەسیحی ڕۆژاوە جیاوازی نێوان ئاسمان و ڕێسمانە، چونکە مسلمانان یەک بستە خاکیان داگیر نەکردووە و یەک کەسیشان نەکوشت، بەڵام کاتێ نەخشەی مسلمانان کەوتە دەست ئەوروپای داگیر کرد هەموو خاکیان داگیر کرد و هەموو خەڵکە ڕەسەنەکەیان کوشت و تەنانەت قارەی ئوسترالیا شارەمان چارەنووسی هەبوو بەدەستی بەریتانیای داگیر کرد کە ئەو خاکەی داگیری کرد و خەڵکەکەی ڕەشەکوش کرد.
گەورە زانای کورد ڕئیس پیری گەورە زانای کورد ڕئیس پیری بە 20 ساڵ پێشەوەی کریستۆفەر کۆلۆمبس ڕێبکەوێتە ئەمریکای باشوور کە لە ڕاستیدا لە ساڵی 1533 زانی بوو و لە ساڵی 1513 ئەم زانایە زۆربەی کارەکانی لەسەر نەخشەی جیهان تەواو کرد بوو چونکە یەکە لە گرنگترین بەشی نەخشەکەی بریتی بوو لە هەردوو قاڕەی ئەمریکا و بەستەڵەکی باشوور کە بەوردی لەسەر نەخشەکە دیاری کرد بوو لەگەڵ زانیاری زۆر وردی لەسەر نەخشەکە تۆمار کرد بوو پاشان لە ساڵی 1528 ئەم زانایە هەموو نەخشەکەی زەوی تەواو کرد بە کێشانی نەخشەی ئاسیا و ئەوروپا و تەواوی زەوی لەسەر تۆپێک چونکە ئەم زانانە و زانانی تری مسلمان ئاماژیان بە شێوازی زەوی داوە کە لە قورئانی پیرۆزدا هاتووە و ئاماژەی پێکراوە کە ئەڵێت زەوی شێوەکەی بە هێلکەی نەعامە ئەچێت ئەو شکلەش لە 2 ڕۆژی پاش ڕێخستنی بە کاریگەری ڕێخستنی ئاسمان لە عەفچیندا و ئەو شێوەی وەرگرتووە بە کاریگەری خولانەوەی زەوی بە دەوری تەوەرەکەیدا لە کاتی دروستبوونی هەساری زەوی لەم نەخشەی ئەم زانە گەورەیەدا زۆر بەوردی هێڵەکانی پانی و درێژی جوگرافیای زەوی کێشاوە بەمەش بەنسبەت قارەی ئەفریقا و شوێنی قارەی ئەمریکا لەسەر نەخشەکە زۆر بەوردی دیاری کردووە لەسەر داواکانی لە کاک سەربەز بۆ درێژە پێدان بەم بابەتە سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاسی ئامادەبوونی مامۆستا و قوتابیان دەکەم دەمەوێت لێرەوە درێژەوە بابەتەکە بدەین و بچینە قوڵایی بابەتەکە ئەوە جگەلەوەی کەوا لە نەخشەکەیدا ئاوی ئەتلانتیکی تێدایە کە بە زەریای تاریک ناسراوە کە کەس نەیتوانیەوە ڕێ تێدا بکات بەهۆی بەرفراوانیەکەی بەڵام لەوە گەورەتر و گرنگتر بوونی زەمسەری بەستەڵەکی باکوورە لە نەخشەکەیداوە هەروە زەمسەری بەستەڵەکی باشووریشی لە نەخشەکەیدا داناوە کە زۆر بەوردی بۆ 300 ساڵ پێش دۆزینەوەی دەگەڕێتەوە بەڵام ئەوەی زیاتر مای سەرسوورمانە ئەوەیە کەوا جەمسەری بەستەڵەکی باشوور لە نەخشەکەیدا هیچ سەوڵبندانێکی نیە بەڵکو بە تەواوی وشکانیە ئەوەش بەڵگەی ئەوەیە کە ئەو زانایە خۆی نەچۆتە ئەو شوێنە بەڵکو لە مێژوەیەکی زۆر کۆندا مرۆڤ لەو شوێنانەدا هەبوون و ئەو شوێنیان لەسەر نەخشە تۆمار کردووە کە بەنزیکەی بۆ 4000 بۆ 6000 ساڵ پێش لەدایکبوونی پێغەمبەر عیسا دەگەڕێتەوە پێش لەدایکبوونی پێغەمبەر عیسا دەگەڕێتەوە بۆ قورسە مێشک تەقەبولی ئەوە بکات کە ئەم کارە چۆن بووە مەگەر بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای پێشکەوتووە بەکارهێنانی فڕۆکە لەو زەمانە دێرینانەدا ئەم کارە کرابێت دووبارە قورسە مێشک تەقەبولی ئەوە بکات لەبەر ئەوەی زانایانی جوگرافیا و نەخشەی زەوی لە سەدەی 20دا لەسەر کتێب و نەخشەکەی ڕێیسپیری وتیان کە هەندێک شتی تێدا هەڵی تێدا کردووە بەڵام ئەو نەخشانەی زەوی کە دەستگای ئاسمانی ئەمریکی ناسا بە مانگە دەستکردەکان لە ڕێکی هەڕەمەکانی میسڕدا وێنەی گرتن پشتڕاستی وردی نەخشەی ئەو گەورە زانایان کردەوە ئەوە نەبێت یەک لە جیاوازیان هەبوو ئەوە شیس نییە لەبەرەوەی ئەو نەخشانەت بەدەست کێشرابوون و تەنانەت نەخشە کۆنەکانیشی وەک سەرچاوەیەک بەکارهێنابوو سوودی لێوەرگرتبوون و نەقلی کردبوون و لەگەڵ نەخشەکانی خۆیدا لێکی دابن و لێک نەخشەدا کۆی کردبوونەتەوە بۆیە قورسە باوەڕکردن پاشان لە ساڵی 1953 ئەفسەرێکی دەریایی تورکی نەخشەکانی ڕئیسپیری نارد بۆ ئەمریکا بۆ ئەندازیار MI والتێرس لە ڕێگای نووسینگەی هایدرۆگرافی کە ئەویش داوای یارمەتی لە ئەرنشتن ئێژمارلی کرد کە شارەزای کارکردن بوو لە نەخشە کۆنەکاندا هەستان نەخشەکەیان هەمووی خستە سەر تۆپێکی خڕی وەک زەوی تا دڵنیا بنەوە لە وردی نەخشەکە سەرنجام گەیشتنە ئەو باوەڕێکەوە ئەو نەخشەیە بە ڕێگای بەکارهێنانی تەکنۆلۆژیای پێشکەوتوو وەک بەکارهێنانی فڕۆکە لەو زەمانە دێینەدا کای ڕوپەیی بۆ ئەنجام درابێت و هەروەها بەکارهێنانی تەکنیکی زانستی بیرکاری زۆر ورد کاری سێگۆشەکاری لەسەرگۆی بۆ ئەنجام درراوە بۆیە قورسە باوەڕکردن نەخشەکەی ڕئیسپیری هەندێک زانیاری وهای تێدایەکەوە لە سەردەمی نوێژدا بە نەزانراوی ماوەتەوە بۆ نمونە لەسەر نەخشەی ئەمریکادا ناوی ئەو جێگانی تۆمار کردووە کەوا چ جۆرە ئاژەڵێک و چ جۆرە ڕووەکێک و چ جۆرە گەلوهۆزێک و چ جۆرە ماسێک و خواردنێکی ئاوی لێ هەروەها جۆری خاکەکەی دیاری کردو بۆ چ جۆرە کشت و کاڵێک شیاوە ئەم زانایە زۆر بەوردی هێڵەکانی پانی و درێژی
هێڵەکانی جوگرافیای پانی و درێژی زەوی لەسەر نەخشەکەیدا دیاری کردووە بۆیە سەرسوڕهێنێت چۆنیەتی ئەم بردەکاریە ئەم کارە چۆن کراوە لە پاشان لە ساڵی 1960 ئامێرەکانی کێشانی پانی و درێژی هێڵی زەوی دۆزرایەوە ئەویش بەنزیکەی لەلایەن زانای بەریتانی جۆن هێرسۆن کە زانایەکی بەریتانی بوو هەر لەبەر ئەوەیەکەوە نەخشەکەی ڕئیسپیری هەتا ئەمڕۆ هەندێک زانیاری مستاحیلی وهای تێدا کە لەگەڵ هەندێک زانیاری مستاحیل و شوێنی وهای تێدایە کە تەنها لە نەخشەکەی ئەودا بوونیان هەیە بۆ نمونە لە نەخشەکەیدا نەخشەی خاکێکی تێدایە کە پانتایەکەی نزیکەی 1600 کیلۆمەترە هەردوو ئەلاسکا و سیبیریا وەک پردێک بەیەکەوە دەگەیەنێت بەڵام بەهۆی توانەوەی بەفری قوتبی باکوور و بەرزبوونەوەی ئاستی دەریادا لە ئێستادا ئەو پردە بەیەک بەستنە دیار نەماوە. دەستخۆشی بۆ هەردوو فێرخوازی خۆشەویست کاک سەلمان و کاک سەربەستیش دەستخۆشی بۆ کاک مامۆستا محەممەد سمینارێکی جوانیان پێشکەش کرد. طبعاً سمینارەکە زیاتر وەکەوەی باسەکە جوگرافی بوو بابەتی مەش بابەتێکی مێژووە بەڵام دوو لە فێرخوازە باش و جوانەکانی مەکتەبێنە کەم و کورتیش هەبی ئەوەیە ڕێجێ ئەوەیە تو لێی فێر ببی لە غەڵەتیەکان فێری شتەبی لەبەرەوە هەر کەسێک هەر فێرخوازێک بیەوێ توانەکانی خۆی پێشان بدا ئەمە وەکو مامۆستا وەکو بابەتی مێژوو بۆ مامۆستاکانی دیش ئەمە لە خزمەتی دابین دەرفەتی پێ لۆ ڕەخسینین کە بێ لێرە توانەکانی خۆی نمایش بکە دڵنیامە لەوەی هەر یەک لەنگۆ هەر لە سەربەست و سەلمانی تا ئاگاتە محەممەد ومێدی کە ئاخیرە لەوێ دانیشتە هەموو توانای ئەوەیان هەیە بێن لێرە سمیناری جوان پێشکەشکەن لەسەر بابەتی جیاواز و لەسەر دەرسی جیاواز. ئێستاش هەر کەسێک لەنگۆ پرسیارێکی لۆ دروست بووە ئەتوانن لە هەردوو فێرخواز و مامۆستا محەممەدیشی بکەن دەستیان خۆشبی دەستی گۆش خۆشبی کە زۆر بە جوانی گوێ وگرت دەستان خۆشبی. دەماتەگە هەر کەسێک پرسیارێکی هەیە یان شتێکی لێ لە حاڵی نەبووە یا هەر گومانێکە شتێکی هەیە لە خزمەتدان فەرموو پرسیارکەن بە وەڵامتان دێنەوە بە پێی توانانە. سەبارەت بە ڕئیسپیری یعنی ئێمە باسمان کرد ئەو دوو بەڕێزانە باسییان کرد کە ئەو ڕئیسپیری پێش کریستۆفەر کۆلۆمبوس و پێش ئەژدادی کریستۆفەر کۆلۆمبوس موسڵمانان چونەتە ئەمریکا بۆ منێکێک لەوانە ئیمام شعبی لە سەدەمی عومەری کوڕی خەتاب کە فەتوحات دەست پێکە هەندێک موسڵمانان ئەچنە ئەمریکا لەوێن دەرێ چەند دەستکەوتێک تۆمارەکەن کە ئێستا لە زانکۆی کالیفۆرنیا لە نزیک نێڤادا چەند شتێکی کۆنیان دیتیتەوە فەحسەکەن لە ڕووی مێژوویە مێژووەکەی دەگەرێتەوە بۆ سەدەمی عومەری کوڕی خەتاب یان لە سەدەمی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بیت موسڵمانان چونەتە ئەمریکا سەرەکیترینیان ئیمام شعبی بووە خەڵکی کوفەی بووە لەوێن دەرێت تۆمارەشی زۆر ناوازە سەبارەت بە ناوچەی و شوێنەکانی ئەمریکاکە سەرسامترین شت کە ئێستا ئێمە هەمانە بریتە لەوەی کاڵێت دێتە خزمەتی عومەر کوڕی خەتاب ئەڵێ بەندەکانی خوای گەورە لەو دووی ئەتڵەسیدا هەن ژیانەکەن لەوێ ئەڵێ ئەو شوێنەی کە من سەردانم کرد زێڕی زۆر لێیە زیوی زۆر لێیە نە هیچ ئەچێنن نە هیچ بەروبوومێک ئەچێنن بەڵکو لە میوەجاتی ئەو دارانە ئەخۆن هەر لەگەڵای گەورەی ئەو دارانە خۆیان ئەپۆشن ئەگەر تەمەشای مێژووی ئەو جۆرە وەسفە بکەیت کە ئیمام شعبی باسێکە ڕێک مەبەستی هیندە سوورەکانی ئەمریکایە کە خێلی مەکسیچینە بەڵام کریستۆفەر نایلێ هیندە سوورەکان ئەوەش بە خۆ دەستەواژەیە غەڵەتە وەلەوەی سەرسامتر ئیمام شعبی ئەفەرمێ ئەڵێ یا ئیمام ئەمە بەخۆ خەڵکی کوفەی بووە ئەڵێ ئێمە چەند دوورین لە ئەندەلوس کە ئێستا پرتوگال و ئیسپانیا ئەڵێ ئەوانش هەندە دوورن لە ئێمە یعنی ئەگەر ڕووپێوی بینی بپێکی کە کوفە چەند لە ئیسپانیا دوورە ئیسپانیاش ئەوەندە لە ئەمریکا دوورە یعنی ڕێک هەدەفەکەی پێکایە
يعني سەدەی 6 سەدەی 7 مسلمانان چونەتە ئەمریکا لە دوای 800 ساڵ دواتر اینجا کریستۆفەر کۆلۆمبوس و کەسی ئێستا مێژوو باسی ئەو تۆماری مسلمانان ناکە بەڵکو باسی تۆماری ئەعلانی ئەوروپاکە کە چونکە ئەعلانی ئەوروپی زاڵە ئەڵێ کەسێکمان چوو بەو ناوەی جیهانی نوێی دۆزیەوە بەڵام باسی ئەوە ناکە کە کوردێک یاخود پێشەوە چەند مسلمانێکی تر خەڵک کوفا چوونەتە ئەمریکا بەڵام هۆکاری ناسانی من کە بۆ من بە دۆزەرەوەی ئەمریکای دانێم ئەو کابرایە یعنی لەو کتێبێکی ئینشاڵڵا کە خستا بەردەم خوێنەران پرسیارێکی زۆر عەجیبم کردیە ئەڵێم هۆکاری ناساندنی من کەم بەو کوردی بەو کوردەی بە دۆزەرەوەی ئەمریکا دانێم یەک شتە ئەڵێم دۆزەرەوە دەبی کەسێک بێ کە چۆ شوێنێک حەقی ناسینی شوێنەکە بدە یعنی معقول نیە تۆ بچی ئەمریکا کابراش کریستۆفەر کۆلۆمبوس چۆیتە ئەمریکا نەیزانی ئەمریکایە ناوی نایە هیند بە خەڵکەکەی وتە هیندە سوورەکان آخر بەڕای ئێوە ئەوە شتێکی لۆژیکیە تو بۆی بڵێ دۆزەرەوەی ئەمریکا نەیزانە چێوە چووە خەڵکەکەی داگی کردووە خەڵکەکەی ڕەشە کۆش کردووە بێگومان نەخێر بەڵکو دۆزەرەوە دەبی کەسێک بێ بچیتە شوێنێک حەقی ناسینی شوێنەکەی بدە ئەو مامۆستا بەڕێزە چی گۆدەوە برا بەڕێزە وتی زەوی دەست نیشان کردە بۆ کشت و کاڵێک بەکەلێک دێ ئاخر مامۆستای جوگرافی و مێژوو ئەوانەی کە ڕوەک ناسەوانن زۆر ئەزانن زۆر زەحمەتە زەویەک نیشانکەی کە بڵێ ئەو زەویە بە پیتەلۆفران بەروو بووم یعنی ڕئیس پیری ئەوەی دەست نیشان کردووە ینی ناسا ئێستا ناسا بە ناساتی خۆی کە ئەو هەموو پرۆفسیۆری لە خۆگرتووە هێشتا ناتوانی زەویەک دەست نیشان کە کەچ بەربوومەکەدا ئەو ڕئیس پیرە دەست نیشانی کردیە ناوی خێلە مەکسیکەکانی نووسیە ناوی ڕووبارەکانی نووسیە جۆری ماسی ناو ئەو دەست نیشان کردیە یعنی هەموو جۆرە شتێکی کردیە نووسەتی ئەوە شوێنە پێوتری ئەنتیلیە یعنی نەیوتی ئەمریکا ناوەکی لێ نایە کە شتێن دەرێ دۆزیتەوە ناوی نا ئەنتیلیە یعنی دوێ ئەو هەموو سەرکەوتنە تۆماری کردیە کەچی ئەعلانی با بڵێن ڕۆژاوە یاخود بەگشتی ڕۆژئاوە ئەوروپیەکان هەرگیز باسی ئەو شتانە ناکەن بەڵام بۆیەکی من و تۆیەکی کورد پێویستە ئەو زانایە بناسین کە هەموو دەستکەوتانەی کردیە ئەو هەموو کارە جوانانەی هەبوونە ئەمن پێم خۆشە ڕۆ لە خزمەت جەنابتانە باسی ئەو زانایە کرا چکە لە زانکۆی سۆران کەوکات باسمە کرد مامۆستاکان گاڵتەیان بەم نەکەین بەڵام کە تۆمارم کرد و سەلماندم و نەخشەم بۆ داتاشی و لە زانکۆی سۆران ئینشاڵڵا ئەگەر چوونە قوتەبوو نەختای زانکۆی سۆران لە نهۆمی سێم نەخشەی بۆ داتاشرای ڕئیس پیری دەستکەوتەکانی ئێستا سەلمێنرا ئەو کابراش کوردە چونکە لەسەر نەخشەکەی خۆی ناوی عەشرەتی خۆی نووسیە تاشە پێشانی مامۆستامدا مامۆستای خۆشەویست مامۆستا غەریب کە مامۆستایمیش بوو خۆشحاڵیەوە نووسیتی ئەحمەد مەحیەدین برازی نووسیتی خەریتە للفەخیر ینی ئەو فەریتەیە ئیپیاوە هەژارە پیری ناوی پیریە حازی مەحیەدین کوڕی حازی مەحیەدین لە ئاخر نووسیە برازی شەر بە عەشرەتی برازیە برازی لەناو عوسمانیەکان 13000 عەشرەتی کوردی برازی هەبووە کە ئەو کوردە لە کرماشانن لە ئێران واروها دابەش بوونە بەسەر ئامێد و دیاربەکر و ماردینە لە تورکیا کە ئەو عەشیرەتە دەوڵەتیان هەبووە دوای ئەو کەسانە هاتوونەتە بڵاو بووی لەبەرەو دەوڵەتی عوسمانی خزمەتی دەوڵەت عوسمانیان کردەوە کوردانە یەکێک لەوانە ئەو ڕئیس پیریە دام زۆر کاتان نەگرم خۆشحاڵ بووین لە کەم و کەڕێمان ببورن لە هەموو دووبرانەوە هەم لە منیش بۆ زۆر خۆشحاڵم ئەوڕۆ لە خزمەتان ئاستە شووا باسەکەین زۆر سپاس مامۆستا ئەحمەد فەرموو ئوستاز لە هەڵەکانی گەورەکانی کۆلۆمبس نازان پێشتر لێرە نەبوو ئەرێ لەبەر ئەوەی مەسیحی بوو پێی وا بوو زەوی بازنەیە ئەدیگە مسڵمان بە ئەیبۆ بوو چەکە زۆر جوانە پرسیارێک زۆر جوان توروژە مسلمان بەلوانە بیگوت بە لۆ ئەو هەڵەیە بە گوتیتی زەوی بازنەیە نەگۆی جوانە بەس لەبەر ئەوەی کە مەسیحی بوو لەبەر چ مەسیحیەت ڕێگر بوو لەوەی کە زەوی بازنەیە یان فڕە یان سێ گۆشت یان چار گۆشت سەبەب چییە پرسیارەکەش زۆر جوانە سەبارەت بە ئاینی مەسیحی کە لە سەدەی لە دوای هاتنی پێغەمبەر مەسیح ئاینی مەسیحی سیاسەت و زمان و کەلتوری خۆی بەسەر هەموو جیهان ساڵ کرد هەتا هەڵگیرسانی سەردەمی ڕێنساس نەتواندرا ئاینی مەسیحی بەتایبەت سەردەمی شۆڕشی فەڕەنسا کە توانە دەوڵەتی دینی لە دەوڵەتی ئاینی جیا بکەنەوە جا پێش ئەوە ئەعلان و زمان و کەلتور و سەقافەت و بیرکردنەوەی ئاینی زاڵ بەسەر هەموو شوێنێکە بۆیە ئەو کات دوونەتەوە یعنی با بڵێن دووشت هەبووینە پێیانێتە دەوڵەتی کوفر دەوڵەتی ئیسلام هەموو دەوڵەتی ئیسلام لە ڕێگای قورئانەوە هەستانکانی بۆ شتەکانێکی دەوڵەتی کوفریش کە مەسیحیە
ڕۆژاواییەکان لە ڕێگای مەسیحیەتەوە ڕسەکانیان بۆ شتەکانەکە لە ئاینی مەسیحیا خۆم سەیری ئاەتەکەم کردی ئینجیل و تەورات لە شوێنێکە حیسا ئەفەرمێت ئەڵێ کاتێک ئێسایان بەرز کردەوە ئەڵێ هەموو زەوی لێ دیار بوو ئێمە تۆ باشە زانێت ئەوڕۆ ئەگەر بچێ گەورەت بەرزترین چیاکە چیا برێستە هێشتا ناتوانانی هەموو شانشینەکان بینی یان ناتوانانی زەوی ئەو لای بینی ئەوە بە تەفسیر پێمان دەڵێ زەوی تەختەیە بۆیە ئێستا هەموو زەوی بینی ئەنی ئەوە تەفسیرمان بۆکە کە زەوی تەختەیە ئەگەر زەوی باڵ نەیبی ئەتو بۆتە ئێرە بینی نەک دواوە ئەوە تەفسیراتی ئەوانە لە شوێنێکی تر ئەڵێت بترسێن لەو خوای کە زەوی سەق بەستۆ و ناهەژێت یعنی ئەوە ئاماژەیە بۆی کە زەوی ناخولێتەوە ئەنی بەخۆ تەفسیرمان بۆکە بەڵام سەبارەت بە قورئان کە تەفسیری زەویمان بۆکە کە خوای گەورە دەفەرمێ وەالئەرض بعد ذلك دحاها لە دوای کە زەویمان خستە سەر شێوەی گۆیی ئەنی بە شێوەی هلکەی دروستمان کرد لە مامۆستا عەرەبی پرسە دەحیە معنای چییە بێ پێچ پەنات پێتەڵێ دەحیە یعنی نەعامە یعنی هلکەی نەعامە دەحیە یعنی هێلکە بەڵام بەتایبەت هێلکەی نەعامە ئەگەر سەیری هێلکەی نەعامە بکەی ڕێک شەوی گۆی ئێستایە وزياتر لو اعتناش كبوم نخواي غير فرميت يكير الليل في النهار ويكير النهار في الليل كيما وكو طوب زوي داب اتوين حلقه كيشن بس روج حلقه كيشن بس زويه يعني شو روج انت كالكيش كردوا يعني بشيوازه زانستي كخواي غير باسيكا ريك او تفسير او ما بوكا كزوي غويا يعني اگر زوي تختيبي استعمل روج شو مان هي ڕۆژ بەرەبەرە بە خۆناغ سەبر ئەڕوات مانگ دێت جێگەیەگریتەوە وانە تەفسیرە بەڵام ئەگەر ئەو کاتە ئەو قۆناغەڕوەدا کە شێوەی زەوی گۆیی بی بەڵام ئەگەر تەختەیی بی ئەو قۆناغەڕ و نادا بەڵکو ئێستا ڕۆژ نیە دەبی لە ناکاو ببیتە شەو دەبی لە ناکاو مانگ جێگای ڕۆژ بگریتەوە بە هەمان شێوە ڕۆژ جێگای مانج بگریتەوە تێگەیشتن لێم يعني خوناغي او شوازي كخواي غوره باسه كان مسلمان لو كاتي تيجيشنا كشوي زي غويه بويا بغوي وسفي كردوا او ما مستبردان باسه كر توبكي رئيس بيدي او نقش رئيس بيدي شايتي هنايا لسه توبك دايانا ريك دقه ودق بكايتي زانا الله مستر سامين او كابر او كات كوزانيا زي غويه خمله سد دو صدق اكبر صدق بيش استاذاني من زي غويه بلا ما او كات درجه قران او تيرواني خويا بو قران زين تنزوي قوية. كان نسري موضوعك مامسا محمد یتیان کەمتر نەبوو لەوی وەنیا زۆر بە جوانیان پێشکەش کرد جێی دەستخۆشیە وەڵام من هیوای سەرکەوتنیان و دەخوازم مامۆستا محەممەد کوڕێکی زۆر چالاکە بە وزەیە دیارە لە ئەوەش تەڵەبەی خۆمان بووە لەو مەکتەبەی پێگەیشتە هیوادارم دڵنیاشم تەڵەبەکانی مە زۆربیان وەچی کاک محەممەدی دەبن ئەخوا دیار و چالاک دەبن لە زانکۆ و زەحمەت نییە عەفو ئاسان نییە دەست لە بۆ نووسینی کتاب ببەی زۆر زەحمەتە بەڵام ئەو متمانە و باڕ بەخۆبوونە و گەڕان بە دوای زانیاری وەی کرد کە محەممەد بتوانی ئێستا ببیتە کوڕەکی ڕقم لە زانکۆ و لە سۆرە دەست خۆشبی هیوای سەرکەم لۆ دەخوازم